ماوەیەکی زۆرە چارەسەری سروشتی وەردەگرێت. مەجید حەمید تەمەنی 59 ساڵە و دانیشتووی ڕانیەیە. بەهۆی جەڵتەی دەماغەوە دەست و قاچەکانی لە کار کەوتبوون. جوڵە و قسەکردنیشی نەمابوو. پزیشکان بە هیوایان کردبوو لە چاکبوونەوەی، بەڵام بەهۆی وەرگرتنی چارەسەری سروشتی ئێستا قسە دەکات و دەست و قاچەکانیشی کەوتونەتەوە کار و لەسەر پێی خۆشی دەڕوات. باوکم دوای ئەوەی نەشتەرگەری کرانەوەی سینگ فەتح سەدری بۆ کرا، باش هەفتەیەک لە عملیاتەکە تووشی حاڵتێک بوو کە جەڵدەی مێشک بوو، کە جەڵدەکەی بە شێوەیەک گەورە بوو. دکتۆر ئەگەری زۆر کەمیدا کە بە شێوەیەک کە دەستەکانی بەیست زۆرێک ناکەوێتەوە کار، قاچەکانیشی مەگەر خوانی ئەگەرێکی زۆر کەم بوو. بەڵام سپاس بۆ خوا ئێستا وەزعی زۆر باشە، دەستی کەوتۆتەوە جوڵە، قاچی کەوتۆتەوە جوڵە. زۆر سپاس بۆخوا لە چارەسەری سروشتی دکتۆر نەبەس بە سوودبینین لە جیازی ئارپۆرس و ئارگێت ئێستا تەندروستی زۆر باشترە. ئەمە لە کوێرا دێم هەموو ڕۆژێ دێم لە 26 هاتوێرە دەکەم لە کوێرا دێم زۆر ئیسفادەم لێ کردم دارەکەم شەر لە دەماغنی دەتانی بڕوە. سێچار جیازە پێی دەکەن باسەل جیازانە و لە خۆی بە زیادبێستا دەتانی بڕوە. زۆر باش بووە، استفادەی زۆرمان لێ کردیە. نەخۆشێکی ئێستا دەماکرد توانای جوڵەی نەبوو کەسێکی دەبێت سڵاتچ چێشیکانکەین ئەمزای نەخۆش. نەبەز عەلی پزیشکی پسپۆری چارەسەری سروشتیە، ماستەری لە بوارەکەدا هەیە و خوێندکاری دکتۆراشە. باز لە گرنگی چارەسەری سروشتی دەکات بۆ چارەسەری نەخۆشەکان. لە سەنتەرەکەیدا چەندین ئامێری پزیشکی پێشکەوتووی چارەسەری سروشتی هەن کە لە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەگمەنن. ئەو بۆ چارەسەری نەخۆشەکانی بە کەمترین پارە بەکاریان دەهێنێت و چارەسەری نەخۆشەکانی دەکات. ئەمە ژوای کردووە لە زۆربەی شارەکانی کوردستان و عێراق و وڵاتانی دەرەوەش نەخۆش سەردانی سەنتەرەکەی بکەن. چارەسەری سروشتی بۆ خۆی پێک هاتووە لە کۆمەڵە تەکنیک یان ئەوەتە کۆمەڵێک تەکنیک و پێکهاتەیەکە بۆ ئەوەی نەخۆشەکە تووشی نەخۆشی نەبێت. باشە بۆی کەسەکە تووشی نەخۆشی نەبێت، کە تووشی نەخۆشەکەش بوو بتوانی چارەسەری بکەیت، بتوانێت بیگەڕێنەوە سەرباری ئاسایی خۆی. بەشێکمان هەیە تایبەت بە ڕۆبۆت پێکاتەوە دیارە ئێمە ڕۆبۆتەکانمان هەیە، ڕۆبۆتەکانی پەلەکانی سەرەوە پەلەکانی خوارەوەشمان هەیە. ئەم ڕۆبۆتانە وا لە نەخۆشەکە دەکات هەنگاوی باشتریان زووتر بکات. یان ئێمە کۆمەڵە نەخۆشیمان هەیە، بۆ منە سام نەخۆشی پشتەوە هاتووە لە ڕێگەی چارەسەری سروشتیەوە تا ڕادەیەک باش بووە، بەڵام باشبوونەکەی ڕاوەستاوە. ئایا واز لە نەخۆشەکە دێنی نەخێر؟ پێشتر ئەم نەخۆشانە دەبوو ناردرا بۆ دەرەوەی وڵات بە کونفەیەکی زۆر لەسەر دەوڵات یان کونفەیەکی زۆر لەسەر کەسوکارەکە. سوپاس بەخوای گەورە ئێستا ئێمە هێناومانە بۆ ڕانی وەکو تاکە شوێن لە هەموو عێراقدا. بۆ نمونە کە نەخۆشێکی ئەوە بچێت ئەم ئامێرانە بکات کە لە خۆرەڵاتی ناوەڕاست وەکو بەپێی داتاکانی شەریکی ئێمە لە هەمانە لە 3 دەوڵەتەیە. ئەم دەوڵەتانە سەیرەکەی کونفەی 1 مانگی ئەم نەخۆشانە زیاتر لە 1 دەفتەر دۆلارە بەس لەکردنەکەی. سەیرەکەی سەلەڕانیە سەیرەکەی 190 کونفەکەی کەمترە، 195 کونفەکەی کەمترە. چارەسەری سروشتی بە یەکێک لە چارەسەرە باو دیارەکاندا دەندێت بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان. ئەم سەنتەرەش یەکێکە لە هەرە سەنتەرە پێشکەوتوەکانی هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کەم نەخۆشەیە هاتبێتە ئێرە و دوای وەرگرتنی چارەسەر تەندروستی بەرەو باشبوون و چاکبوونەوە نەڕۆیشت بێت و سوودی سەداسەتی لەم سەنتەرە وەرنەگرت بێت. خالد ئەحمەد کورسات، ڕانیە. جایسا بە شێوازێکی ڕاستەوخۆ هەر لە ڕانیەوە زۆر بەڕێز نەبەز عەلیمان لەگەڵایە کە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە چارەسەری سروشتی وە بزانم خوێندکاری دکتۆراشە هەر لەم بوارەدا گەر هەڵە نەبم و باسی لە راپۆرتەکە بینیمان چۆن چارەسەر دەکات کە جێگەی دەستخۆشیە. ئێمەش هەندێک پرسیاری ورد دەکەین بۆ کەسانی کە پێویستیان بەم سەنتەرە هەیە یان ئەو چارەسەرانە چین چارەسەر سروشتیانەی کە مرۆڤ پێویستەکە ئەنجامی بدات، یان بە چارەسەری سروشتی کام نەخۆشیانە دەتوانین بەپارێزین و پێویستی بە نەشتەرگەری نەبێت یان پێویستی بە داو دەرمان نەبێت، تەنها بە چارەسەری سروشتی دەتوانێت چارەسەر بکرێت. ڕاهێنانەکانی پەلەکانی خوارەوە و پەلەکانی سەرەوە بۆ چارەسەری سروشتی جیاوازیان چییە؟ تەکنیک و پێکاتەکان چین
ئەمانەوە کۆمەڵک پرسیارە ڕەسەی زۆر بەڕێز مامۆستا نەبەز عەلیەکەین کاڵین مامۆستاش مامۆستای زانکۆی ڕاپەڕینیشە لە هەمان کات مامۆستا نەبەس سڵاو لێبێت بەیانیت باش ئیشەڵا بەم نزیکانش دکتۆراکەش بەدەستێنەوە کاتە بڵێن دکتۆر نەبەس عەلی ئەگەر باسێکی ئەم سەنتەرەمان بۆ بکەی سەرەتا پێشەوەی بچین باسی چارەسەرەکان بکەین چۆن بوو بیرە لە دامەزانینی سەنتەرێکی وها کردەوە و گرنگی ئەم سەنتەرە لە چیایە؟ بەناوی خوای گەورەی میهرەبان بەیانی لانەخان و کاگاری و سەرجەم ستافی ڕۆژێکی نوێ و کوردستانی عزیز باش دیارە من نەبەس حالی ئەحمەد خاوەنی سەنتەری نەبەس حالیم لە ڕانیا و خوێندکاری دکتۆرام هەروەها هەڵگری بڕوانامی ماستەرم لە چارەسەری سروشتی لە وڵاتی ئیسپانیا هەروەها خاوەنی بڕوانامی کیرۆپراکتیک و درانی دڵنگم لە وڵاتی هیندستان دیارە بیرۆکەی دروستبوونی سەنتەرێکی وە لە کوردستان دیارە من کە گەڕامەوە لە خوێندن لە ئیسپانیا 2017 گەڕامەوە بینیم دەڤەرەکەی خۆم لەو بوارەدا زۆر لاوازە دەبینم کۆمەڵە نەخۆشەیەکی زۆر سەردانی سلێمانی دەکات هەولێر دەکات سەردانی دەرەوەی وڵات دەکات تەنانەت بەشێکی زۆر لە خەڵکە دەچێتە دەرەوەی وڵات منیش بینم کردەوە کە دەڤەرەکەی خۆم هاوڵاتیانی خۆم پێویستیان بە سەنتەرێکی پێشکەوتووە هەرو کاتە بیرۆکەیەکم دانا لە خەیاڵی خۆمدا گوتم دەبێ ئینشاءڵڵا لە هەنگاوەکانی دواتردا سەنتەرێک دابنێم نەک تەنیا لە کوردستان تەنانەت لە عێراقیشدا دەگمەن بێت وان بیر کردەوە گوتم دەبێت سەنتەرێکی وا دابنێم تەنانەت لە خۆرەڵاتی ناوەڕاستیشدا بێتە کلاس ئەی واتە لە یەکەمەکان بێت سوپاس بەخوای گەورە تا ڕادەیەکی باش گەشتوونەوە قۆناغ ئێستا مامۆستا عەلی لە چیە یەکەمە کاڵەی بگەینە کلاسی ئەی یان پلەی یەکەم ئەمانە لە چیە یەکەمە کرێتەوە زەزڕونکردنەوەی زیاترمان بیتێ بۆی بینەرانمان تێبگەن یعنی بۆ نمونە ئێمە کۆمەڵە ئامێرمان هەیە ئێستا ئەم ئامێرانە کە براندی عالەمین شەریکەی بیتیاڵی بەناوبانگی عالەمین دیارە پێشتر و ئامێرانە نەبوون لە عێراقدا تەنانەت ئێستاش نییە ئێستا بۆ نمونە ئامێرەی پشتەوە کە دەیبێنن تاکە ئامێرە لەم عێراقدا هەیە بۆ گەڕانەوەی جوڵەی دەست ئەم ئامێرەی لە تەنیشتمە ئەمە جۆرێکی ڕۆبۆتە تاکە ئامێرە لە هەموو عێراقدا سێمین ئامێرە لە خۆرەڵاتی ناوەڕاستدا سنتەری ئێمە 28مین سنتەری وەکو بڵێ لە دەوڵەتانی جیهاندا و ئامریکامان هەیە ڕۆبۆتە لەم عێراقدا سەیرەکەی دوو دانەمان هەیە یەک دانە لێرە یەک دانە لە بەغدایە یادی بە کۆمەڵە ئامێری پێشکەوتووەمان کردووە سپاس بەخوای گەورە هەم نەخۆشەکانی خۆمان نەتیجەمان زۆر باش بێت هەم کونفە زۆر لەسەر نەخۆش کەم بکەینەوە هەم نەخۆش ڕوو لە دەرەوەی وڵات نەکات زۆر باشە مامۆستا نەبەس کەواتە ئێستا بە وردی با باسێک لە چارەسەری سروشتی بکەین با بزانین مەبەستمان لە چارەسەری سروشتی چییە و هەروەها کێ ئەتوانێت سوود لە چارەسەری سروشتی وەرگێ لە سەنتەرەکەی بەڕێستانە دیارە چارەسەری سروشتی کە پێناسەیەکی پوختی بکەین بریتیە لە چی بۆ ئەوەی بینەرانی بەڕێز لی تێبگەن لەقێکە لە لەقە پزیشکیەکان چونکە ئێمە چۆن ئێمە دەڵێن پزیشکی نەشتەرگەریمانەیە دەڵێن بۆ نمونە پزیشکی ددانمانەیە پزیشکی دەرمانسازیمانەیە لەقێکی پزیشکیمان هەیە پێی دەگوترێت چارەسەری سروشتی ئەم چارەسەری سروشتیە چ دەکات بۆ نمونە یەکەم شێت وا لێ دەکە نەخۆش کەسەکە تووشی نەخۆشی نەبێت بۆ نمونە کەسێکت هەیە لاقی خوارە ڤایرۆس دیفۆرمیتی یان ڤالگەس دیفۆرمیتی چۆن لێ بکەین نەخۆشەکە تووشی سەوەفان نەبێت ئەگەر توش بوو نەخۆشەکە کەسەکە تووشی نەخۆشی بوو چۆن چارەسەری دەکەین هەندە نەخۆشیمان هەیە ئێستا ئێمە بمبڕی نییە چۆن نەخۆشەکە دێڵێەوە لەو موقعی خۆی تێدایەتی خراپ نەبێت ئەگەر یان ئەوە تا نەخۆشەکە کە تێدایەتی نی هەڵێ مزعافاتی بۆ دروست بێت بۆ نمونە ئێستا ئەمە نەخۆشی ڕۆماتیزمەمان هەیە نەخۆشێکی سیستەمی بەرگریە تا ئێستا لە دنیادا نەخۆشەکە چارەسەری نییە کۆمەڵە مزعافات دروست دەکەن نەخۆشی ڕۆماتیزم یەکە لە مزعافاتەکانی خواردبوونی جونگەیە وەکو بڵێ سەوفانی جونگەیە وەکو بڵێ لە کارکەوتنە بەڵام چۆن دەڵی نەخۆشەکە توش نەبێت بەڵێ نابێ بەڵێ نەخۆشەکە توش سەوفان بێت ناڵی نەهێڵی نەخۆشەکە تووشی خواردبوونی پەنجەکانی بێت ناڵی نەخۆشەکە تووشی خواردبوونی پێیەکانی بێت تەنانەت نەخۆشمان هەیە ئێستا لە سەنتەرەکەی خۆماندا کە دوێنێ ڕیکۆردێکم کردو لای خۆشم ماوەتەوە سەیرەکەی نەخۆشەکە بەخۆی نەخۆشی جۆرێکە لە جۆرەکانی ڕۆماتیزمەوە سەیرەکەی دەمانگە لە پێکەوتووە یعنی دەمانگە نەتوانیەوە دەستی بزۆڵەنە لاقی بزۆڵەنە سەیرەکەی لە ماڵە تەنانەت کە دەڕۆژانە دایانە نابوو لای ئێمە بە بەتانیدا سوپاس بەخوای گەورە کە سەیرەکەی ئێستا کەوتۆتەوە سەر پێیەکانی خۆی واتە ئیشکردنی فیزیۆتەراپی چارەسەری سروشتی یان چارەسەری عیلاج تەبیعی یان ناوێکی کەی کوردی بۆ دانراوە ئێستا
ساڵەکە پێی دەڵێن چارەسەری فیزیکی ئەم ئیشانە لە خۆی دەگرێت کە باسمان کرد بۆ هەموو تەمەنێک گونجاوە مامۆستانە بەزەم چارەسەری سروشتیەوە تا هەموو تەمەنێک ئەتوانێت سوودی لێ وەرگێ یاخود تەمەنێکەیە کە بڵێ ئیتر ئەم تەمەنەکە کەسێک چۆ ئەم تەمەنەوە ناتوانێت سوود لە هیچ جۆرێک لە چارەسەرە سروشتیەکان وەربگرێت. بەڵێ لەگەڵ هەموو تەمەنە گونجاوە بۆ نمونە ئێستا دوێنە نەخۆشمان بۆ هاتووە منداڵەکە لە دوای لەدایک بوونەوە سەیدەکەی تووشی ئێربس بەڵسی بووە شەلەلی دەست بووە ئەسڵەن زۆر باشترە نەخۆشەکە ڕاستە تەمەنی منداڵەکە ڕۆژێک 2 ڕۆژە هاتووە بۆ لای ئێمە ئەمانە زۆر باشترە لە چاو نەخۆشەکە درەنگتر دەهێنێ بۆ لای ئێمە نەخۆشیشمان بۆ هاتووە سەیدەکەی تەمەنی 90 ساڵە 95 ساڵە 85 ساڵە تووشی جەڵدەی دەماغ بووە یعنی بۆ هەموو تەمەنەکان گونجاوە گەنج باش منداڵ ناما کاتا کەسی بەتەمە مامۆستانە بەس جۆری چارەسەرەکانیان گۆڕانکاری بەسەردادێت سەباسیەکەن جۆری چارەسەرەکان چۆن گۆڕانی بەسەردادێت هەر لە پرسیارەکەی منی شۆمەوە باسکەم ئەکرێ پۆڵێنێ بکەین بۆ چارەسەرە فیزیکیەکان بۆ نمونە بیکەن بە 3 بەشەوە بڵێن بەشێک هەیە کەسێکە دەیەوێت تووشی نەخۆشی نەبێت دەیەوێت تووشی ڕۆماتیزم نەبێت دەیەوێت تووشی گرژبوونی ماسوولکەکان نەبێت دەیەوێت تووشی پێکان نەبێت ڕەنگە لەم سنتەرەی ئێوە هەندێک چارەسەری فیزیکی هەیە بۆی بکرێت یان ئەنجامی بدات وەکو چارەسەرێک پێشوەختە ڕێگر بێت لە توشبوون وە پۆڵەنی دووەمیان ئەوانن کە نەخۆشن بەڵام بە چارەسەری سروشتی چارەسەر دەکرێن پۆڵەنی سێمیشان دوای نیشتەرگەریە کازین دوای جڵتەی دەماغ و هەندێک جڵتەی دڵ و هەندێک بابەتی تر هەیە کاتێک کەسێک تووشی ئفلیج بوو نەبێت ئەمانەش چارەسەری فیزیکیان بۆکرێ ئەم پۆڵێنانە هەرسێکی ڕاستن لە یعنی کەسێکی ساغ دەتوانێت چارەسەری فیزیکی وەربگرێت لە پۆڵین یەکەمەوە با دەست پێ بکەین بۆ نمونە پۆڵۆنی گروپی یەکەم باشە گروپی یەکەم هەمانە بۆ نمونە کەسێکە دەوێت تووشی نەخۆشی نەبێت بۆ نمونە من لە خوێندن لە ئیسپانیا کاتێک لە سنتەرێک دەبووین یانەوە تا لە نەخۆشخانەیەک دەبووین چەند کەسێک دەهاتن بۆ سەندەرەکە چەنەوە لێرە شتێکی کەمە بەڕاستیت پێ بڵام لێرەدا خەڵک تا زۆر نەخۆشیش نەبێ نایەت نەک نەخۆش هەتا زۆر نەخۆش نەبێ نایەت سەیدەکەی کۆمەڵە کەس دێ من دەڵە دەمەوێت بۆ نمونە واتە ئاساییە مامۆستانە بە زوانیە واتە ئاسایی ئەگەر هیچ نەخۆشیەکت نەبوو بێی چارەسەر وەربگری بتەوێ بەر بە هەندێک نەخۆشی بگری بەڵە دەکرێت کە چارەسەریش نەبێ ڕێنمایی پێ بدەیت بۆ نمونە لەوێ لە نەخۆشخانەیەک بووین لە سنتەرێک بووین لە کاتی وانەکرداریەکانمەدا چەند کەسێک دەهاتن بۆ نمونە بۆ لای سنتەرێکی چارەسەری سروشتیان نەخۆشخانەیە کە بەشێکی هەیە بە چارەسەری سروشتی دەهاتن دایانگوت کاکە ئێمە دەمانەوێت هەڵسەنگاندن بۆ ماسوولکانی خۆمان بکەین دەمانەوێت هەڵسەنگاندن بۆ جونگەکانی خۆمان بکەین ئایا ئێمە چ بکەین چ نەکەین یان ئەوەتە دایانگوت ئێمە ئیشکردنەکەمان بۆ نمونە عەلاقیە ئایا بۆ نمونە ڕۆژانە چ بکەین بۆی تووشی فەقەراتی من لەبین یان تووشی فەقەراتی پێش نەبێت لەم کاتەدا تۆ کۆمەڵە ڕێنماییە بە نەخۆشکەی دەدەیت تۆ باشتر وایە بۆ نمونە ملت بە ئەوەندە گۆشە بەکاربێنی بۆ نمونە دەستت لەوەندە گۆشە بەکاربێنی بۆ نمونە ڕۆژانە ئەوەندە بوەستی باشتر وایە لە پێش وەرزشەکە لە پێش ئیشکردنەکەت ئەم وەرزشانە بکەیت لە کۆتایی وەرزشەکە بۆ نمونە ئەم وەرزشانە بکەیت بۆ ئەوەی ئیشەکەت هیچ کاریگەریەکی نەبێت لەسەر جەستت ئەمە پۆڵێنی یەکەم یان ئەوە تا گروپی ئەی گروپی بی یان پۆلۆنی ئەم کەسانی کە تووشی نەخۆشی دەبن ئایا ئێمە چیان بۆ دەکەین دیارە بە گوێرەی نەخۆشەکان گۆڕانکاری بەسەردادێت بۆ نمونە کەسێک دێ بۆ لایمان تووشی نەخۆشی جەڵدە بووە ئایا لە نەخۆشی جەڵدەدا ئەمەی زۆر گرینگە بزانانی نەخۆشەکە چ زۆرێکی جەڵدەیە ئێمە بە شێوەیەکی گشتی چەند جۆرێکی جەڵدەمانەیە بۆ نمونە دوو جۆر کورتی کەینەوە بۆ دوو جۆر جۆرێکمان هەیە کە دەمار گیرانە یان ئەوتە دەمار تەقینە تەبەن لە ئەوانش گۆڕانکاری چارەسەر شتەکانە گۆڕانکاری بەسەردادێت بەگشتی ئێمە چیان بۆ دەکەین یەکەم شت کەم نەخۆشانە زۆر گرینگە دوای جەڵدان نەخۆشەکە ڕەقبوونی جونگە بۆ دروست نەبێت چونکە ئەم نەخۆشە شەلەلە ئەمە شەلەلە بەس نەخۆشکە ڕقبوونی بۆ دروست نەبێت ئەمەلێکی زۆر چارەسەرە دەداتەیە دوو کۆمەڵە ئامێرە بۆی دەکەین بۆی دەمارەکانی بەرەو جوڵە بێتەوە کۆمەڵە ئەکسەرسایزە پێی دەکەین بۆ ئەوەی ماسوولکانی گەشە بکاتەوە بەڵام خۆشبەختانە کە سەی دەکەی ئێستا بۆ کۆمەڵە ئامێریکە پەیدا بوون کۆمەڵە ڕۆبۆتی کە پەیدا بوون لە دنیای زانستدا لە دنیای پێشکەوتندا سوپاس بەخوای گەورە ئێستا ئەم ئامێرانە لە سەنتەرەکانی ئێمە هەیە هەم ڕۆبۆت بۆ پەلەکانی دەست هەم ڕۆبۆت بۆ پەلەکانی لاق دێمە بۆ نمونە
نەخۆشێک کە جەڵدەیەکی بچووکی بێت یان جەڵدەکەی گچکە بێت ماینەر سترۆک بێت سەیرەکەی بە فیزیۆتراپی باش دەبێت پێویست ناکە ڕۆبۆتەکانی بۆ بکەین نەخۆشێکت هەیە وەسەتە یان ئەوە تا زۆرە حتا زووتر دەست بەم چارەسەرە بکەی نەخۆشەکە ڕیزەڵتت باشتر دەبێت بۆچی لێرەدا پرسیارێک دێتە ناو ئیشەکەمانەوە تا قسەکەمانە چونکە ئێمە لە مێشکدا پرۆسەیەسێکمان هەیە تا ساڵێک دوو مانگ ڕوودەدات تایبەت لە سێ مانگی یەکەمدا ڕوودەدات پێی دەگوترێت نیو وەکو بڵێ کەسەکە تووشی جەڵدە دەبێت بۆ کۆمەڵە خانە لەدەست دەدات باش کۆمەڵە خانە لەدەست دەدات ئەم کۆمەڵە خانانە تۆ چۆن بەکاربێنیەوە بۆی نەخۆشەکە پێی بجۆڵێتەوە پێی دەگوترێت نیو وەکو بڵێ دروستبوونەوەی خانەی نیوە بۆی خەڵک تێبگات باشە بۆکو بڵێ ئەم خانانە چۆن دروست دەکەیەوە ئەمە لە ڕێگەی جوڵەوە لە ڕێگەی جوڵەی لاخەوە لە ڕێگەی جوڵەی دەستەوە ئەمە پێی دەگوترێت نیرۆپلاسیستی واتە خانەکانی مێشک یارمەتی دروستبوونەوەی خانەی کە دەدات یان ئەوەتە خانەکان کە لەدەستون تۆ چۆن بتوانانی ئەوان ڕابێنیەوە بۆی نەخۆشکە جوڵەی بۆ بکەڕێتەوە زۆر باشە مامۆستانە بەس باسێکیەوەمان بۆ بکە با بزانین وتت ڕۆبۆت بەکارێنن بۆ چارەسەری سروشتی بێگومان ڕۆژ لە دوای ڕۆژ زانستی پزیشکی ئەبدەیت و گۆڕانکاری بەسەرایە وەکو خۆت باست لێوە کردووە لە وڵاتی ئیسپانیا بووی ئایا هەرێمی کوردستان و سنتەرەکەی بەڕێستان تا چەند ئاشتان بە سەررجەم ئەو ئەبدەیت و گۆڕانکاریانەی کە ئێستا هەیە لە بواری چارەسەری سروشتیە ئێمە وەکو کورد لەکوێی گۆڕانکاریەکانین ئێستا سپاس بۆ خی گەورانی وەکو من وەکو ڕانی قسە دەکەم وەکو سنتەرەکەی خۆم تایبەت کە تایبەتی کەمەوە ئەگەر بێت و ینی بڕوا بکە ینی ئەم قسەیە لەسەری وەکو بڵێ لەسەر خۆم بێت ئەو قسەیە بڕوا بکە لە هەموو ئیسپانیا بگەڕێ یان وەکو وڵاتێکی ئەڵمانیا بگەڕێ پێنج سنتەری بەقەد ئێمە بە قەوەتی تێدا نییە کەسەی دەکەیت زۆرترین خەڵک ڕووی تێدەکات سپاس بەخوای گەورە وام کردووە هەموو ئامێرە ئەبدێتەکان بۆ چارەسەرەکان بێنن بۆ ڕانیە هەرچەندە تەکلیفێکی زۆریان کرد سەنتەرەکە بچێتە شارێکی گەورەتر بەڵام من ویستم لە شاری خۆمیدا بێڵمەوە هەمووی خزمەتی خەڵکەکەی خۆمی پێ بکەم هەرچەندە ئەوانی خەڵک سلێمانی وڵێ خەڵکی خۆمانە بەڵام ئیدی پێم خۆش بوو چونکە ڕانیە زۆر مەغرور بوو وەکو بڵێ لەو ڕوانگەیەوە باش ئایسابۆن منە خۆم بۆ جەژن لە وڵاتی بەریتانیا بووم لە کۆنفرانسێکدا وەکو بڵێ تۆ چارەسەرە پزیشکێک تازەیەکان چن کاتێک کە ئەو جیهازانەی خۆم نیشاندان لەوێ لەو کو بڵێ بۆ هاو پسپۆڕیەکانی خۆم یان دکتۆرەکانی مێشک و دەمار یان دکتۆرەکانی ئێسخان تەنانەت بڕوان نەدەکرێت ئەم ئامێرە لە عێراقدا هەیە نەوەک لە شوێنێک وەک کوردستان داگوودەم ئەم ئامێرانە نییە چونکە ئێمە داگوت ئێمە لە هەموو ئەڵمانیا بۆنم لە 2-3 شوێن هەیە بۆنم لە هەموو بەریتانیا لە 1-2 شوێن هەیە چۆن ئەم شتانە لە وڵاتێکی وەکو عێراق وەکو بڵێ لە کوردستاندا هەیە سوپاس بەخوای گەورە کوردستان تایبەت وەکو سنتەرەکەی خۆم ئاستێکی ستانداردی نێودەوڵەتی گروپ ئەی هەیە لە چارەسەری سروشتیدا هەر زۆر باشە دەستە خۆش بێ مامۆستا با باسێک لە بابەتێکی تر بکەین ئەویش تەقاندن و شێلانە کە لە ناو ئێمە زۆر بابەتە ئایا بەڕای بەڕێستان ئەم شێلانی کە ئێمە هاوڵاتی ئەنجامیە خود زۆر کات بەشێک لە ئەندامانی جەستەی ترمل بێ پشت بێ ئەتەقێنرێت ئایا ئەمانە چێتە چوارچێوی چارەسەری سروشتیەوە یاخود نەخێر ئەم شێوازی کە ئێمە ئەنجامین ئەمە شێوازێکی زانستی نییە و پێویستەکە کەسانی پسپۆڕ و یۆک و بەڕێستان ئەم بابەتانە ئەنجام بن خۆی تەقاندنی جەستە بەڵێ بەشێکی زانستیە بەڵام تۆ چۆن دەیکەی یعنی وەکو بڵێ پێی دکتۆری کیرۆپراکتیک ئێستا ئێمە لە ئەمریکا هەمانە یەک کۆلیژ باشمان هەیە بەناوی کیرۆپراکتیک داشەواتە کەسەکە 4 ساڵ دەخوێنێ لەسەر تەقانی جەستە تۆ چۆن جەستە دەتەقێنێ بەڵام ئایا تەقانی جەستە وەکەوەی کە لە عاشاری دەکرێت و خەڵک دێکە بەم جۆرەیە نەخێر تۆ دەبێ ئەشعەیەکی لە پێش چاوان بێت ئایا ئەم فەقەرەیە بە کاملایەدا دەرچووە ئایا لێنجە مادەی ناو فەقەرادەکە بەلای ڕاستدایە بەلای چەپدایە بەلای ناوەڕاستدایە چونکە تۆ بەلایەکی کەدا بیتەقێنی دیسان ئەمە زەربەیەکی زیاترت بۆ نەخۆشەکە دروست کردووە نەخۆش لێ بۆ لامان دەڵێ چوون بۆ لای ئەم کەسە پشتم تەقاندووە پشتم وڵا زۆر باشە بەڵام لاقم سەیرەکەی سەربوونم بۆ دروست بە زۆر میسفادە لەکردووە نە ئەمە خراپتری کردووی ئەمە وەکو بڵێ ئازارەکەی لە پشتدا نێشتوی هاتۆتە لاخەکانت ئەمە دیسان نەخۆشکە خراپتر بووە بۆیە ئەم کەسە کە دەبگیشی کیرۆپراکتیک دەکات دەبێت زۆر بە وریاییەوە بیکات دەبێت زۆر بە زانستی بکات تەنها نەخۆشەکە بەرەو خراپتر بوون دەبات هەرچەندەکە بۆکۆ بڵێ تەقاندن یا کۆبڵێ ڕێگایە کە لە ڕێگایەکانی زانستی پزیشکی چارەسەری ئەی شێلان مامۆستانە بەس باسێکی شێلانیشمان بۆ بکە شێلان تەندروستە کە ئێمە ئەنجامی بین وەڵا شێلان وەکو بڵێ مەفاسیراپی بەشێکە لە چارەسەرە پزیشکەکان یعنی وەکو بڵێ چی ئیش دەکات
دەورانی خوێن زۆر بۆ ئەو شوێنە زیاد دەکات بڵێ بڵە سێرکولیشن بۆ ئەم شوێنە زۆر زیاد دەکات نەخۆشکە زۆر سوودی لێ دەبینێ تەکنیکێکی هەیە پێوتر ریلاکسیشن بۆکە بڵێ نەخۆشەکە لە مێشکەوە یان ئەو تا لە جسمەوە ریلاکسیشنێکی زۆر ڕوودەدا بەڵام ئەویش دیستان دەبێ بزانی چۆن دەکەی یعنی وەکو بڵێ بە جوێرەی نەخۆشەکان دەبێ بزانی چۆن دەکەی بۆ نمونە شوێنەکەت هەیە ئیلتیهابی جومگەی هەیە التیاب کە ئینفلامەیشنی پێدەگوترێت کە ئەتۆ زۆر ئەم شوێنە بشێلی ئەمە دیسان خراپە ئەمیش تەکنیکی خۆی هەیە ئایا بزانێ وەکو بڵێ جۆری ماسوولکە لەکوێ دەرچوە لەکوێ کۆتایی دێ دەبێ بزانێ کوێ دەشوێلی کوێ دیاڵیەوە باش مامۆستا بەسی یەک بابەت هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر نەخۆش کە لەسەر جێگایە و تەمەنێکی هەیە چارەسەرەکان لە ماڵەوە وەرەگرێت سێرەکی بە خێزانەکەی دەوترێت هەوڵ بن چارەسەری فیزیکی بۆ بکەن هەوڵ بدەن چارەسەری سروشتی بۆ بکەن جار بیجوڵێنن هەڵی سێنن قاچی بۆ بشێلن یعنی ئەم بابەتەنەمان زۆر بینیوە لەم سنتەری ئێوە دەبێت تەنها نەخۆشەکە بێت بۆ ئەوێ یان تیمتان هەیە دەتوانن سەردانی ماڵان بکەن هەندێک نەخۆشەیە ڕەنگە توانای ئەوەی نەبێ حوسەڵەوە نەبێ بۆ سنتەرەکانتان بیرتان لەم بابەتەش کردوتەوە یان ئەوانی کە لە ماڵەوەن با پرسیارەکەم بە شێوازێک تریشکەم ئەوانی کە لە ماڵەوەن و لەسەر جێگا کەوتون و ماوەیەکی زۆر لەسەر جێگا هەندێکیان بەداخەوە تووشی برینیشە بن لەسەر جێگا چارەسەر بۆ ئەوان چییە؟ شتێکی دایمە نەخۆش یان ئەوە تاوانی کە سوکاریان تەمبەڵە یان ئەوانەی کە سوکاریان زۆر مەشغوڵە دایمە داوای ستاف دەکە بۆ ماڵ بەڵێ ئێمە ستافمان هەیە بۆ ماڵ وەکو بڵێ دەتوانین بینێری بۆ ماڵ بەڵام دایمە بە کە سوکارەکەی دەڵم تۆ نەتیجەی نەخۆشکەت کەم دەکەیەوە چۆن ئەمەی کە لە قسەکانی پێشتردا باسمان کرد جەڵدەی دەماغ کاتە دەبێت لەو کاتەدا باش بێت لەو کاتەدا باش نەبێت نەتیجەت کەم دەبێتەوە پێی دەڵم کات لە من مەکوژە نەخۆشکە بێنە بۆ سنتەر لەبەرچی لەبەر ئەوەی تۆ لە کاتێککە نەخۆش دێ بۆ لای ئێمە کۆمەڵ ئامێرێکی زۆر لەبەردەستدا کاتێکی باش لەبەردەستیدا بیل لە کات ناکەیەوە نەخۆشی 7 ساعت ئێمە لێرە دێڵینەوە نەخۆشی 6 ساعت لێرە دێڵینەوە نەخۆشی 4 ساعت دێڵینەوە ئایا ئەمە دەتوانانی لە ماڵ بیکەی نەخێر ناتوانێت بیکەی ئایا ئەم ئامێرە پێداویستیانی کە لەبەردەستدایە دەتوانی لە ماڵ بیکەی نەخێر ناتوانانی لە ماڵ بیکەی شتێکی کەشەیە کە زۆر گرینگە نەخۆش جوڵاندن بۆ خۆی بەشێکە لە چارەسەر بۆ نمونە کە نەخۆشەکە لە سەرلاوە دەیخەیە سەرلایەکە لەم کاتەدا وەکو بڵێ جوڵەی سێکانی زیاد دەبێت چێز ئەکسپانشن زیاد دەبێت لەم حاڵەتدا بەخۆی نەخۆشەکە کە ئۆکسیجین وەردەگرێت زیاتر و ئۆکسیجین دەداتەوە بۆ ناو جسمە بەشێکە لە بەشەکانی چارەسەر یانەوەدا لە برین دەیپارێزی یان نەخۆش ینی پێویستە لە کۆمەڵگادا نەبڕێت لە ژوورێکدا قەتیسی نەکەی وەکەوەی کە نەخۆشەکان کە سوکارەکە دەیەوێت بۆ نمونە چارەسەرێکی سروشتی بەرێ بۆ ماڵەوە بەس لە ژوورەوە بیکات و لە هەمان کاتدا نازانێت لە ماڵەوە چی بۆ دەکرێت تۆ ناتوانێت سەرپەرشتی بکەیت تۆ ستافێک دەنێری بەڵام کە لەژێر کۆنتڕۆلی خۆتدا بێت نەتایجەکەت زۆر باشترە شتێکی کەش کە دەبینم بەڕاستی کە لە کۆمەڵگا ئێمەدا تا ڕادەیەک باوە بۆ نمونە لە پیجێکدا دەبیندرێت چ وەرزشێک دەکرێت دەڵام ئەم وەرزشانە بە فەقەرات باشە نه ئەم وەرزشانە بەگشتی باس کراوە لەگەڵ جۆری فەقەراتەکەی تۆ باز نەکراوە دەبێت جۆری فەقەراتەکەی تۆ دیاری بکرێت ئەم جەر وەرزشەکانی بۆ دان دەبیدرێت نەک لە ڕوانگەی خەڵکەوە بڕوا بکە لە ڕوانگەی کۆمەڵە پزیشکی شەوە بینیومە کەسەکە فەقەراتی هەیە هەندێک ڤیدۆی بۆ دەنێرێ دەڵە کاکا بۆ ئەم ڤیدۆیانە بکە ئەم ڤیدۆیە بەگشتی دیاری کراوە دەڵام بۆ فەقەراتە بۆ نەخۆشیێک دیاری نەکراوە ئایا ئەمە فەقەراتی دەرچوە فەقەراتی 4 5 ئایا نەخۆشەکە قەوسی پشتی ماوە ئایا نەخۆشەکە بۆ نمونە فەقەراتەکەی لە شوێنی خۆی خزیوە واتە جۆری چارەسەرەکان جۆری وەرزشەکەش لەگەڵ جۆری نەخۆشەکەی گۆڕانکاری بەسەردا دێت مامۆستا بەس شتێکت بەبیری من خستەوە وتت لە هەندێک پەیج چەندێک بابەت دانرێ ئێستا لە پەیج لە تیکتۆک بە تایبەتی بینن ئەڵێ تەقینی عام یعنی وەکو قەڵی چۆن پێشی سیارە داگرن یان چۆن بۆ نمونە ئەڵێ وەرە بۆ ئەم گرفتەی بزوێنەری ئۆتۆمبیلەکەت وەرە بۆ لامان ئەمە بووەکەین سیرەکەی لە هەندێک پەیج هەندێک کەس دەبینیت بە ناوی تەقانی عام و چوزانم پشتیە تەقێنێ ملیە تەقێنێ شانیە تەقێنێ قاچیە تەقینێ و مایکی شانداناوە بووی بۆی جۆ لە خرمەکەشی بێ کاتێکی تەقێنێ ئەمانە بۆ خۆت هیچ چاودێریەکت کردوون لە ڕووی زانستیەوە تەواو نین ئەمانە گرفت دروست ناکەن ئایا هەمویان بەڕاستی بە شێوازی زانستی ئەڕۆن بەڕێوە یان نا ڕێنمایت بۆ هاوڵاتیان چییە؟ وڵی لە سنتەرەکەی خۆم نەک نەخۆش کۆمەڵە نەخۆشێکی زۆرم بینیوە بەهۆی ئەم تەقانەوە هەم پشتیان خراپ بووە هەم لاخیان خراپ بووە
هەمجاری وا تووشی فقراتیش بووە دایانی وەکو بڵێ تووشی شکانی فقراتەکانیشی بووە یعنی نەخۆشێک 2 3 4 نا زۆر ینی بڕوا بکە زۆر ئەمانە بینیەوە یان شتێک دەبینم لە کۆمەڵگای مەدا کە من زۆر بە خراپی دەبینم دەڵێ وەرە بە گرنتی چاکرد دەکەم گرنتی لە کوێی تۆپدا بووە بەس با پێم بڵێ ئەتۆ جارێ نازانی ئاناتۆمی چییە نازانی فیسیۆلۆژی چییە نازانی نەخۆشەکەی چییە نازانی ڕۆژەکەی چییە نەخۆشەکەی نبینیەوە دەڵێ وەرە بە گرنتی چارەسەرت دەکەم یعنی نازم ئەم گرنتەریە لەکوێدا هاتووە لە ڕوانگەی خەڵکەوە خەڵکی مەش زۆر بڕوا دەکە بە قسە بڵێ بەس بڵێ بە گرنتی بۆ دەکەم سەی دەکەی نەخۆشەکە سەردانێک نە گرنتی نییە لە تۆمدا ئەتۆ چ باشە بۆ نەخۆشەکە دەکەی لە لای کەشەوە شفای خوای گەورەیە بەڕاستیت بۆ پێم بڵێ باشە مامۆستانە بەس باسێکیەوەم بۆ بکە با بزانم بۆ نمونە هەموو چارەسەرە سروشتیەکان ڕێنجێکی هەیە ئەبێ ئەوەنە هەفتە بۆ ئەوەنە هەفتە بەردەوام بی یاخود بەپێی کێشە و گیرروگرفتەکان جیاوازە و چەندێکیش گرنگە بەردەوام بێت ئەو کەسە لە سەرم بابەتە خۆی بە گوێرەی جۆری نەخۆشەکە کاتەکەشی گۆڕانکاری بەسەردادێت بۆ نمونە نەخۆشێکی جونگە گۆڕین بۆ دێ سەی دەکەی کە دێ بۆ سنتەرەکەت لە بینی 7 ڕۆژ بۆ 4 ڕۆژ سەی دەکەی نەخۆشەکە زۆر باش دەبێت بەس بۆ مەرجەی نەخۆشەکە زوو بێت سەی دەکەی لە ماوەی 4 ڕۆژێکدا نەخۆشەکە فول فلێکشن و فول ئەکسێشن دەکات بەڵام نەخۆشێکی جەڵدە سەی دەکەی کاتێکی زیاتر دێت لەناو جەڵدەکەشدا جۆری جەڵدەکەی پێت دەڵێ لەناو جۆری جەڵدەکەشدا ڕێژەی جەڵدەکەی پێت دەڵێ ئایا ئەم نەخۆشە چەندی دەوێت واتە بە دیاریکردنی ڕێژەی نەخۆشیەکە کەمە وەسەتە زۆرە لەو کاتەشدا کاتەکەی گۆڕانکاری بەسەردادێت باش مامەسا نەبەس بابەتی چارەسەری سروشتی زۆر بعد و زۆر بابەتی تریش دەگرێتەوە ینی زۆر ڕەهەندی تریشی هەیە لە راپۆرتەکە بینیمان هاوڵاتێکی خۆشەویست پێما بێت نەشتەرگەری کرانەوەی سنگی بۆ کرابوو لەگەڵەوەش ئەگەر هەڵە نەبم جەڵتەی مێشک لێ یابوو بۆ کەسێکی ئاوها یان بۆ کەسێکە جەڵتەی مێشک بەتەنها لێ یا و کرانەوەی سنگی بۆ نەکراوە لە پاش نەشتەرگەری چەندێک چارەسەری فیزیکی پێویستە بۆ ئەوەی دووبارە بتوانێت پەلەکانی بکەوێتەوە سەرکار و بتوانێت بڕاتەوە هەندێک جا پێما بێ بەهۆی جەڵتەی مێشکەوە بەشێک لە ئفلیج بوون لە کەسەکە ڕوەدات ئەمانە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێت ینی شێوازی نەشتەرگەرەکە بڕیارەدات گیرانی بۆ ڕێکانی خوێن کە لە سەرەتاوە باست کە بڕیارەدا لەوەی کە چەندێکی فلیج بوو و چەندێکی ئەوێت بۆی جارێکتر بکەوێتەوە سەرپێی خۆی ئەگەر بۆ نمونە باسی ئەم نەخۆشە بکەین کاک سەید مەجید ئەمە نەشتەرگەری فەتەسەدری بۆ کراوە باشە نەشتەرگەری کرانەوەی سنگی بۆ کراوە دیارە یەکێ لە مزافاتەکانی نەشتەرگەری کرانەوەی سنگ دروستبوونی کڵۆت و ڕۆشتنە بۆ سەر و نەخۆشەکە تووشی جەڵدە بکات دیارە بەداخەوە ئەم نەخۆشەش تووشی ئەم زعفاتە بووە تووشی جەڵدەیەکی زۆر گەورە بوو ئەمەی کە بینیتان کوڕەکەی قسەی دەکرد دکتۆرەکانی مێشک و دەمار پێیان گوتووە بە یاتی ژیانی سەیرەکەی دەست ناتوانە بزۆڵێنێتەوە ئەگە بزۆڵێنێتەوە تا ڕادەیەک سەیرەکەی لاقی بزۆڵێن ئەمە قسەی خۆیانە کە بۆ منیان کرد بەڵام سوپاس بەخوای گەورە دوای ماوەیەک لە چارەسەر سەیرەکەی نەخۆشەکە دەتوانێت بڕوە دەتوانێت دەستیشی بەکاربێنە دەتوانێت قسەش بکات ئەمە زۆر گرنگە ئەم نەخۆشە سەیری کە سەرەتا هات لە چەند مانگێکی سەرەتادا زۆر باش بوو توانێت ڕۆشنی بۆ گەڕا بەڵام بەداخەوە جارێکێک تووشی جەڵدەبەوە کە سەیرەکەی لە ڤیدیۆکە لە راپۆرتەکەدا دیارە کەمێ ڕۆشنی خراپە ئەمە جاری دووەمە جەڵدە لێ داوەتەوە بەڵام لە جاری دووەمیش پەلەکانی دەستی جۆڵی بۆ هاتەوە تەنانەت قاچیشی جۆڵی بۆ هاتەوە واتە دیاریکردنی جۆری جەڵدەکە لەگەڵ ڕێژەی جەڵدەکە بەڵە بۆ دیاری دەکات ئایا ئەم نەخۆشە چەندی لاستەم پێویستە بەڵام ئێستا ئەم ڕۆبۆتانە کاتەکەیان زۆر کەم کردوێتەوە بەو مەرجەی نەخۆشەکە لە سەرەتاوە بیکات کاتی چارەسەرەکەت بڕوا بکە 180 بۆ دێنێتە پێشێ یعنی لە چەند مانگێکەوە بۆ دەکاتە مانگێک لە 2 مانگەوە بۆ دەکاتە چەند ڕۆژێک بۆ نەخۆشەکە ڕێژەی چارەسەرەکەی بۆ بگەڕێتەوە سەرکەوتوی مامۆستا نەبەز عەلی هیوادارین بەم نزیکانەش چاپێککەوتن لەگەڵا بکەینەوە دکتۆراکەش لەگەڵا بێت بۆ بۆ خۆت لەو بارەدا پزیشکی ژواتە چارەسەرکە ئیتر دەستت خۆش بە مامۆستا بەیوای ئەوانەی کە پێویستیان بەم سنتەرەکە لە ڕانیەیە و چارەسەری سروشتیە وەکو مامۆستا نەبەز باسی کرد ئەوە ئەمێرانی لەم سنتەرە هەیە لە کەم وڵاتی دنیادا هەیە لە کۆمەڵێک لە کۆنفرانسانی کە بەشداری کردووە لە بەرتانیا پیان سیر بۆ ئەڵمانیەکان پیان سیر بۆ کامان مێرانە لێرن ئەمە جێگەی دڵخۆشیە کە کوردستان لە ڕۆژ بە ڕۆژ لەسەر دەستی خەمخۆرانی تەندروستیەوە ئاها بەرەو پێشکەوتنەوە دووبارە سپاس بۆ مامۆستا نەبەز عەلی سپاس بۆ کاتی کە پێی بەخشین